هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لە زنجیرەیەک بەرنامە دەربارەی لەش ساغی و لە شڕێکی و دڵساغی و مێشک ساغی و خۆشیانی لەگەڵتان بەردەوامی نەمەڵقانەمان وەک لاڵقەی پێش و سەرنجم بۆ ڕاکێشان بە گۆشەنیگایەکی ترە بۆ ئەمانەوێت کە بە شێوەیەکی تر و لە شوێنێکی ترەوە باس لە ئەوە بکەین کە چۆن ئێمە بتوانین لەشمان ڕێک و لەشمان جوان و دڵمان ساغ و دڵمان خۆش بێ هەموو ئەو فاکتەر و هۆکارانە چین کە کاریگەریەکەنە سەر لەش ساغی و دڵساغی مرۆڤ بۆی کە بتوانین هەم تەمەنمان درێژ بێ تامان دوای ئیرادەی خوا و هەروەها بتوانین ئەو تەمەنی کە ئەژین بە لەشێکی ساغ و بە هێزێکی زۆرەوە بژین هەتاوە کۆگەینە کۆتاییەکەی لە ئەڵلقەی پێشەوە باسمان لە کاریگەری هۆرمۆنەکان کرد بە پلەی یەکەم لەسەر ڕێخستنی لەشی مرۆڤ لە مەڵقەیە باس لە بەرنامەی خواردن بەرنامەی وەرزشکردنەکەین لە ناوەڕاستی گفتوگۆکانمانە لەگەڵ ئاراس سابیر ڕۆژهەڵاتی ڕاهێنەری لە شڕێکی و هەروەها شارەزای بواری خۆراک و تاواکەرە خۆراکیەکان وەستاین و ئێستا بەردەوامە بین وەک ئاماژەم پێدا بە وەک مناڵی قۆناغی سەرەتایی بە قەڵەم ڕەساس و بە دەفتەر خەریکم بابەتەکانی خۆم دیان تێبینەکانی خۆم بۆ ئێوە تۆمارەکەم مامۆستا ئاراس جاری پێشوو بە تەواوەتی باسیەوەمان کرد کە فەرمووت سەرەتا تەندروستی دواتر ئەنجام با بێن سەر بابەتی تەندروستی ئەمەی کە بۆ منت ناردۆتەوە لەسەر مەبنای ئەوەی کە تەمەنم چەندە و کێشم چۆنە و باڵام چۆنە کە دوای لەگەڵ مامۆستا ڕەوەندا باسیەکەین کە ئەمانە چۆنی و چ کاریگەریەک کاتە سەر تەندروستی بەڵام بۆم باس بکە لەمانەیە بۆ نمونە لە سەرەتاکەیە هەر لە مەسەری چاوریەکەوە دەست پێەکەم دوجار ئەمەش سکرین شۆتەکەم ئەگەر ئیجازە هەبێ بۆ بینەرەکانی خەمە سەر شاشە زۆر بە ئاشکرا نووسراوە ڕۆژانە 4 لیتر ئاو بخۆرەوە ئێمە لە زانستا ئازانین کە لە سایە 75 لەشی مرۆڤ ئاوە بۆ ڕۆژانە 4 لیتر ئاو طبعا 4 لیتر مەرج نییە بۆ هەموو کەسێک 4 لیتر بە هەندێک کەس 3 لیتر هەندێک کەس زیاتر هەندێک کەس کەمترە بەڵام بەپێی وەرز بەپێی چالاشی ڕۆژانەی کەسەکە بەپێی کێشی کەسەکە بڕەکە گۆڕانکاری بەسەرایەت وەکو جەنابەت ئاماژت پیاوە فەرمووت زیاتر لە 170 لەشمان خانەکانی لەشمان بریتێ لە ئاو بۆیە لە مەسلەی زیندە چالاکی یاخود میتابۆلیزمی خۆراکە زۆر گرنگە ئاویش بە هەمان شێوە وەکو پڕۆتین و کوڕەگەزەکانی تر حسابی بۆ بکرێت ئێمە هاوکێشیەکی بەسیطمان هەیە بۆ هەر کیلۆیەکی لەش 0.04 کەڕەتی کێشی لەشمانەکەین باڵێ ئەو ژمارەی کە دەرەچێت بە تەقریبی یعنی بە نزیکەی ئەو بڕئاوەیە کە ئەو کەسە لە ڕۆژێکا پێویستی پێێتی بەڵام وەکو عەرزم کردیت بە پێی چالاشی ڕۆژانەی کەسەکە و بە پێی وەرز بڕەکە گۆڕانکاری بەسەردادێت باڵێ بۆ نمونە کەسیشی ئاسایی ئەمە هەمیشاڵین ڕۆژەکە 8 پەرداخای ئاوایی بخۆرەوە بۆ وەرزشوانەڵێکی ئەکید زیاتر چونکە چالاکی ڕۆژەکەی ئەو چالاکی جەستەی ڕۆژەکەی ئەو لە کەسێکی ئاسایی زیاترە بە تایبەتی لە وەرزی گەرمایە بڕێکی زۆر ئارەقا کاتەوانێ بڕێکی زۆر شتەمانی لە دەستات گرنگە تاویزی بکاتەوانێ تێبینیەوە ئەکەم بە چەند شتێکت بە ڕەنگی سوور نووسیوە هەندێکت بە ڕەنگی سەوز نووسیوە بۆ نمونە لە ڕەنگە سوورەکانە چاو قاوەی تاڵ بنێشتی بێشەکر کۆلای زیرۆ ئاساییە حتایشی لە برادە لە ڕاهێنەرەکانیشم ئەمە بوو بە خەبەرێکی سیر بووی کە کۆلای زیرۆ ئاساییە ئێمە وەکو پزیشکی دەمودان زۆر لەگەڵ کۆلا خواردنەوەی لەبەرەوەی کە دەمودان ئەتوێنێتەوە بەڵام لە مەسلەی چاو قاوەیە بۆچی چاو قاوە کۆلا بە تایبەتی ئەو سیانە بۆچی ئاساییە ئێمە نامانەوە کارێک بکەین لە کاتێکە کە بەرنامەی خۆراکی دانین تاک نەتوانێت جێبەجێ نەکات ئەگەر هەندێک نەرمونیانی بۆ نەنوێنیت لەوانێ نەتوانێت بەردەوام بێت لەسەری بۆی کە ئێمە هانی بین بەردەوام بێت لەسەری بۆ نمونە لەوانەیە کەسێک حەزی لە بنێژ بێت یاخود کەسێک حەزی لە ساردی بێت پێباتون بەدیلەکەیمان بۆ داناوانی ئەڵم بنێشتی بێ شەکر خۆ یاخود بنێشتانی کە شەکرە پیشەسازیەکانی تیا مەسەلەن سپارتامە یاخود ستیڤیایە بە هەمان شێوە بۆ کۆلاکەش کۆلای زیرۆ ینی ئەوەی کە بەحسەکان سەلمان دوانە هەیە ئەو پێکهاتانەی کە کۆلاکەی لێ پێگێ هیچ زەرەر و زیانێکی نییە بەڵام جەنابەت باسی دەمودانت کرد ئێمە ئامۆژگاریانەکەین کە بە قەسەبی خۆنەوە بۆی کە ڕاستەخۆ بەردانیان نەکەوێت بەڵێ کاریگەریەکانی لەسەر ئێسقانیش هەڵبەتە هەیەەوە دوجارە توانین باسی بکەین بەڵام ئەمە تەوان بۆ کەسێکە کە جوڵە و چالاکی و لەگەڵ بەرنامەی خواردنەکە باشە بیبەری شیرین و خیار و گێزەر و لیمۆ ئەمانە مەسەلەن بۆیە ڕێگەمان پیاوە سەوزەواتەکان وەکو گێزەر و خیار و ئەمانە لە ڕووی قەبارەوە گەر تۆ بڕێکی لێ بخۆی هەستی تێریت پێ بەخشە بەڵام لە بەرامبەر کالۆریشیتیانە بۆیە ئامۆژگاریانەکەم لەو کاتانەیە کە لە کاتێکی دیاریکراوی ڕۆژەکە یاخود شەوەکە هەستی بە برسێتی کرد بۆی پەنا نەباتە بەرشتی تر
ڕێگەمان پیاوە کە لە سەر و بەرنامەکەی خۆیەوە سوود لەو بابەتانە ببینێت بۆی کە خۆی پێتێر بکات. مەسەلەی بیبەری شیرین ئەوەی کە لە زانست ئێمە زانین هەر بیبەرێکی شیرین بە قەد و پرتەقاڵ ڤیتامین سی تایە. بێگومان بیبەری تون ینی لەناو خۆراکەکانە بیبەری تون لە مەسەلەی ڤیتامین سی باسی ڤیتامین سیت کرد. بیبەری سووری تون زۆرترین بڕی ڤیتامین سی تایە. باشە ئەو ڤیتامین سی خەڵک لەوانێ بە مەسەرەن ئەوەی تێبگا لە بەرێکە لە پرتەقاڵشە ڤیتامین سی هەیە لەوانێ بە زۆرە لە شەکری تێبگا. ئەگەر چی ناوەزانستەکە بێتە لە ئەسکۆربیک ئەسید بریتێ لە ترشی ئەسکۆربیک. ئەو کەسانی کە یانەوێت لەشیان ڕێک بێتەوە خواردنی ئەم بیبەرە لە هەر کاتێکی ڕۆژا بێت یان ئەم جێزەرە لە کاتێکی شەوا بێت کێشەی نییە؟ هیچ کێشەیەکی نییە. باش. ئۆمیگا 3 ئاماژەت بۆ داوەکە ڕۆژانە 1000 میلیگرام لە ئۆمیگا 3 بخورێت. ئۆمیگا 3 لە ئستێنشەڵ فاتی ئەسید ینی لەو چۆریانە کە لەشی مرۆڤ توانای بەرهەمێنانی ناشانی لە ڕێگەی دەرەکی وەربگرین. سەر چاو دەرەکیەکەشی لە ڕووەکە سنووردارە لە چارەساتوانە بڵێن کاتێکەکەی خۆیت ئەگۆڵدرێت دواتر لە لەشتا لە ڕێگەی کۆمەڵک میکانیزمەوە ئەگەڵدرێت بۆ ئۆمیگا 3. بەڵام سەر چاو سەرچەکانی خواردنە دەریایەکانە کە بەداخەوە ئێمە لێرە خواردنی دەریای فرێشمان نیە لەبەرەوە ناچارین لە ڕێگەی تاوکاری خۆراکی وەربگرین. زۆر زەرورە ئەو کەسانەی کە مناڵ زیاتر لە گەورە پێویستی بە ئۆمیگا 3 هەیە. کەسانی پێگەشت و کەسانی گەورە لە ڕۆژێکا گەر مەسەلەن وەکو نمونە 1000 میلیگرامیان پێویست بێت ئەو کەسێکی مناڵ لەو بڕە زیاتری پێویستە چونکە ئەو پێویستی پێێتی بۆ گەشەی مێشکی بۆ گەشەی جەستەی. هەر لە مەسلەی وەرگرتنی ئۆمیگا 3ەکەیە بیرمەم جار کە بە تەلەفۆن قسەم لەگەڵا کردووە ئاماژەم پێدامانم هەموو بە ئۆنلاین وەرگرتووە. ئاماژەت بەوەدا کە شەوان ئێسمە ژەمی کۆتایی کە کاتژمێر نوێیشەوە بەپی ستایلی ژیانی من 150 گرام سنگی مریشکە لەگەڵ 200 گرام بڕۆکلی لەگەڵ کەوچکێکی گەورە زەیتی زەیتون فەرمووت ڤیتامین دی لەگەڵ ئۆمیگا 3ەکە شەوان بیخۆ لەگەڵ کەوچکێک زەیتی زەیتونە بۆ ئۆمیگا 3 بەرەکە خۆی چاوریە لەگەڵ چاوریە مەسەلەن باشتر هەرسە بێت باشتر لەشمان هەڵی ئەمژێت وە سوودی لێ بینێت وەگلەوەی کە بەتەنیا بێ خۆی داخود لەگەڵ ژەمێکا بێ خۆی کە چاوریتیانە بێت. کەواتە ئامۆژگاری خەڵکی شەکەیت ئەوانەی کە بۆ خۆیان هەر لە تەمەنان و ئۆمیگا 3 وەربگرن شەوان بیخۆن لەگەڵ کەوچکێک زەیتی زەیتونە مەرج نییە لەوانێت تۆ ئەو بەرهەمێکە ئەیکڕیت لە 3 دەنکا بوون منە 1000 میلیگرام دەست یاخود 4 دەنکە یاخود کەمتر زیاتر ئەکرێت لەگەڵ ژەمەکانتە لەگەڵ ژەمانە بەتابەتی کە چاوریتیایە مەسەن بەیانان وەکو نمونە ئەگەر لە بەیانان تۆ هێلکە بخۆیت زردێنی هەلکەکە چاوریێت توانین لەگەڵاوی خۆیت بڕمدا ئەگەر لە نێوەڕوا مەسەلەن گۆشتی سوورت هەبێت یاخود ماسیت هەبێت ئەتوانین لەگەڵ ئەوشا بە ماشە وەربگری یعنی ئەکرێت لێ کاتە وەربگرێ و دۆزە و ئەکرێت دابەشی کە بەسەر 2-3 جارە. بەڵێ ئەگەڕێمەوە سەر سەرەتای ڕۆژ ئاماژە بەوە دراوەکە 40 گرام سریلاک لەگەڵ جۆز لەگەڵ تێکەڵاوی ڤیتامین و کانزاکان و ڤیتامین سی. باش ڤیتامین سی و تێکەڵاوی ڤیتامین و کانزاکان ئەو دوای لە کۆتای بەردەمەکە بۆ بینەرەکان باسیەکەم. بەڵام سریلاک سەرەتا بۆم جێگەی سەرسوڕمان بوو لەبەرەوەی سریلاک وا باوەکە خواردنی مناڵە و ئەرزانی کە لە برنج دروستەکرێ. بۆچی بەیانیان زوو پێش وەرزشکردن سریلاک؟ لەبەری کە تەمانەمە باسی بکەین لەوە کە جەنابەت بەرنامەکەی جەنابتە تایبەتە بە جەنابەت وەکو چۆن چیتە لای بەرەک دروێک ئەتەوێت قاتێک جلد دروست بکەی بۆ نمونە قیاساتت وەرەگرێت بە پێی قیاساتی خۆت بەرگەکەت بۆ ئەو دوورێت دواتر کە لە بەرەکەی پڕ بەبەری خۆتە ئەمەش بۆ دکتۆر هەڵگوردە یعنی بۆ کەسێکی کە نابێت بۆ نمونە جەنابەت ئەو کاتێک هەڵەسیل لە خەو لەگەڵ ینی کاتی هەستانت لە خەو و کاتی ئەنجامدانی وەرزشت ینی ماوەیەکی زۆر نییە لەبەر ئەوە ژەمی خۆراکیمان دانەنەوە پێش خواردنەکە بۆی کاتێککە جەنابەت وەرزشەکەیت دڵت سەرقاڵ نەبێ بە کۆئەندامی هەرستەوە بەڵکو دڵت سەرقاڵ بێ بۆ ماسوولکانەوە کە ڕاهێنانی پێەکەی جەنابەت لەبەرەوە سریلاکمان داناوە هەرس و هەڵمژینی خێراترە وەگلەوەی کە تۆ بیت خۆراکی ئاسایی بخۆیت. مامۆستا تێگەیشتم لەوەی کە سریلاکەکە بۆ ئەوەیە کە دڵت سەرقاڵ نەبێت بە کۆئەندامی هەرستەوە برنجی هاڕاوە سریلاک خواردنی مناڵە لەش یەکسەر هەڵەمژێت و یەکسەرێک کاتەوە بە وزە. بەڵام لەگەڵەوە گۆزیشە بینم گۆز لەبەر چییە؟ لەبەرەوە چاوریتیایە لەبەرەوەی کە مەگنیسیۆمیتیایە هەمووکو سەرچاوەیەکی چاوری هەمووکو ڤیتامین و کانزاکانی هەمووکو ئەو مادەی کە تایەتی دواتر ئەگۆڵدرێت بۆ ئۆمیگا 3 هەم بۆی کە هەستی تێریشت پێ بەخشانی زۆر ینی برسید نەبێت. سەیری ئەوەشم کرد سەرنجی ئەوەشم ماکە لە سەرەتای بەرنامەی خواردنەکە تێکەڵاوی کانزا و ڤیتامینەکان و ڤیتامین سی وەرەگیرێک و لە کۆتای بەردەمەکە بۆتان باسەکەم کە زۆر گرنگ ئەمانە
لە سەرەتای ڕۆژە وەربژێ بەڵام هەموو ئەمانە کە گرنگە لە ماڵقەنای باژەی پێدەین هەمیشە تەرازویەکمانەیە گەرچی تەرازۆکە دوولایە کە بەدەستی ئێمە بەڵێ بابەتی هۆرمۆنەکە بەدەستی ئێمەیە کە بابەتی سێمەگەلاوان بکەتە سەروی سێگۆشەکەەوە بەڵام ئەگەر تەرازویەکمان هەبێت لە بینی خواردن و وەرزشە تەمبەڵی و نەجوڵان پێوترێ مۆدێنە نوێیەکەی جگەرە کێشان بەمانایەکی تر نەجوڵان و تەمبەڵی ئەگەر لە جگەرە کێشان خراپتر نبێ ئەوە بەقەر جگەرە کێشان خراپە و هەندێک لە سەرچاوەکان ئاماژە بۆ دەن کە دەڵێن لەوانەیە ئەوەندەی کە تەمبەڵی و نەجوڵان خەڵک بکوژێ ئەوەندە جگەرە نەیکوژێ بینەرێن مێشتنیشی کورتە بین دەربارەی و ئەگەڕێمە خزمەتتان لەگەڵ مامۆستا ئاراسا لەگەڵ دەربارەی بەرنامەی خواردنەکە بەردەوامە بین لەگەڵ مام. دڵنیام کاتێک تۆ بینەری بەرنامەکەی ئێمەی تو دانیشتویت و دەتەوێت بڕوانیتە بڕگەکانمان بۆ ماوەیەکی دیاریکرا و ئەمە هیچ کێشەیەکی تیادا نییە. بەڵام ئەگەر بێت و بۆ ماوەیەکی زۆر بمێنیتەوە کێشت بۆ دروست دەبێت و کاتێکی زۆرترت دەوێت تاوەکو دووبارە جەستت دەجوڵێت. لەوان هەیە بڵیت جەستەی مرۆڤ ئارەزووی دانیشتن دەکات بەڵام ئەو قسەی ڕاست نییە و بێمانایە. ڕاستە دانیشتن بۆ ماوەیەکی کورت یاری دەدەر دەبێت بۆ دووبارە حەوانەوەی مەحسوولکە و مێشک و خۆچاکردنەوە لەو کێشە و ئازارهەنی تیایاندا دروست دەبێت. بەڵام لە ئێستادا ژیانمان بە جۆرێک گۆڕاوە کە زۆرترینی کات دادەنیشین وەک لەوەی کە بجوڵین. جەستەی ئێمەش بۆ مەبەستە دروست نەکراوە. لە ڕاستیدا جەستەی مرۆڤ بە شێوەیەک دروستکراوە کە بجوڵێت. بۆ پشتڕاستکردنەوەی ئەوەش چەند بەڵگەیەک هەیە کە ئەوانیش بریتین لەوەی جەستەمان نزیکەی 360 جومگە و نزیکەی 700 ماسوولکەی هەیە کە کاریان ئاسانکاریکردنە لە جوڵە و هاتو چۆکردنی مرۆڤدا. شێوازە نایەبەکەی جەستەمان یارمەتیمان دەدات کە بە پێوە بۆستین دژی هێزکردنی کێشی زەوی بۆستینەوە. لەگەڵەوەشدا دەمارەخانەکانمان زیاتر چالاک دەبن بە جوڵەکردنی جەستە. پێستی مرۆڤیش کە هاوشەوی لاستیکە و دەکشێ بەم شێوەیە گەشەکردن و ڕزگارکردن لەو پێک هاتە زیان بەخشانە ڕوودەدات. بەم شێوەیە هەموو بەشێکی دەستە چاوەڕێی جوڵەکردن دەکا و دەمانێت بزانین چی ڕوودەدا کاتێک کە جەستە ناجوڵێت و یەکەم بەش کە بربڕی پشتە دەست پێ دەکەین. بربڕی پێش لەو ئێسک و جومگەیە پێک دێت کە لە نێوانیاندا لەگەڵەوەشدا بە ماسوولکەیەکی بەهێز پێکەوە بەسراونەتەوە. کاتێک کە دادەنیشیت لەسەر کورسێک و پشتت دەچەمێنیتەوە بە گۆشەیەکی نیمچە بازنەیی پەستانێکی زۆر دەخێتە سەر بربڕەکانی پشت. بە تێبڕبوونی کات دەبێتە هۆی داخوران و ڕەغبوونی ئەو جومگانەی بینی ئێسکەکان و دڕ کە پەتکیش هەستیاتر دەکات بۆ هەوکردن و زیان پێگەیاندنیشی. لە هەمان کاتیشدا ماسوولکەی بربڕەکە ڕاق دەبێت و توانای جوڵە و هەڵگرتنی هیچ شتێکتری نامێنێ. بەتەنها دانیشتن کاریگەری لەسەر بربڕە نییە بەڵکو ئەو چەمانەوەی دیاریکراوە دەبێتە هۆی ئەوەی کەسیەکانیش پەستانێکیان بچێتە سەر و بچەمێننەوە و ڕێگا بە ڕێژەیەکی کەمتری ئۆکسیجین بدات کە بڕواتە نێو سوڕی خوێنە و کاریگەریەکی تری دانیشتنیش بریتە لە دروستبوونی پەستان لەسەر ماسوولکەکانی قاچ لە بەرەوەی ماسوولکەکان بە دەوری ئێسکدا و لە نێو ماسوولکەکانیشدا دەمارەخانەکانی پیادا تێدەپەڕێت. دانیشتنی زۆر دەبێتە هۆی سسکردنی ماسوولکەکە و وەستاندنی جوڵی خوێن لە نێوان بەشی سەرەوە و خواروی پەلەکاندا و ئەو فەرمانی کە لە مێشکە و ئاڕاستی پەلەکانی خوارەوە دەکرێت بە شێوەیەکی هێواشتر و هێواشتر وەردەگیرێ و زۆر کات قاچەکانمان کاری خۆی ناکات. دانیشتن بۆ ماوەیەکی زۆر دەبێتە هۆی ناچالاکردنی پرۆتینێک لە نێوان خوێنبەر و خوێنهێنەرەکاندا کە وەک سوپایەکی بەرگری کاریان تێکشکاندنی چەوریە لە نێو خوێندا. بەم شێوەیە چەورێکی زۆر کەڵەکە دەبێت. ئەگەر بینە سەر کاریگەریەکانی تری دانیشتنی زۆر ئەوە یەکێک لە هۆکارەکانی تربریتە لەوەی کاریگەری لەسەر مێشک هەیە کە دانیشتن دەبێتە هۆی کەمکردنەوەی جوڵی خوێن و ئۆکسیجین لە مێشکدا و کاتێکیشدا دەنیشیت کار دەکاتە سەر مێشک. هەر بۆیە پێویستی بە هەردوو هۆکارەکەیە تاوەکو بە شێوەی چالاک بمێنێتەوە لەبەرەوەی ئاستی چالاکەکەی دەگەڕێتەوە دواوە و خاوبوونەوە لە فەرمان و چارەسەرکردنی کێشەکاندا کەمتر دەکاتەوە. ئەوەی گرنگە ئەوەیە کە دانیشتن بە تەنها کاریگەری کورتی مەودایی نییە لەسەر جەستە بەڵکو درێژخایەنیشی هەیە و لە نوێترین لێکۆڵینەوەدا دەرکەوتووە کە دانیشتن کاریگەری خراپی هەیە لەسەر شێرپەنجە و نەخۆشەکانی دڵ و هۆکارێکی بەهێزیشە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە و گورچی لە و جگەر و هەروها لێکۆڵینەوەکانیش ئەویان دەرخستووە کە ئەو کەسەی بەهۆی دانیشتنی زۆرەوە دەمرن ڕێژەیان لە سەدا 9 کۆی حاڵەتەکانی مردنە لە جیهاندا کە دەگاتە نزیکەی 5 ملیۆن کەس کەواتە بە هەڕەشەیەکی مەترسیدار تۆمار دەکرێت لەسەر ژیانمان. بەڵام خۆشبەختانە چارەسەریم کێشەیە زۆر ئاسانە و دەتوانین هەمومان ئەنجامی بدەین. کاتێک ناچارێت زۆرترین کاتەکانت دانیشی ئەو کاتە شێوازی دانیشتنەکەەوە بگۆڕە و پاڵ بدەرەوە و قاچەکان ڕاکێشە و کاتێکیش دەرفەتت دەبێ هەوڵی زۆرترین جوڵە بدە بۆ ڕاهێنانی
مێشکیش لەسەر ئەم کارە هەوڵ بدە کە مۆبایلەکانتان لەسەر سی خولەک تۆمار بکەن تاوەکو هەموو جارێک دەست لە کار هەڵگرن و بۆ ماوەیەک بجوڵێن دەبێت ئەوەشمان لەبیر بێت جستەی مرۆڤ بە جۆرێک دروست بووە کە بجوڵێت نەوەکو بۆستێ کەواتە لە دوای تەوابوونی بەرنامەکەمان هەستە و کەمێک بجوڵێ و جوڵە بەجەستەو بە و تەواوی بەشەکانی تریشت بۆ ماوەیەک بجوڵێنە. لەگەڵتان بەردەوامین ئەوەی کامێ زۆرترین سەرنجستانی بخەمە سەر دەرباری بەرنامەی خواردنەکە ئەو بەڕێزانی کە بەرنامەی خواردن بۆ خەڵک دایانێن دایانەوێت ژیانیان ڕێک بخەنەوە و هەموو سەرچاو بەها خۆراکیەکانی تێدا وەربگرن. پێشەوەی کە بڕین بۆ بینین ئەنیمەیشنەکە بینیمان کە لە سەرەتای ڕۆژاوە باشترە بەپێی ستایلی ژیانی من کە بڕێک کاربۆیدرا بۆ بگیرێت لەگەڵ بڕێک تێکەڵاوی کانزا و ڤیتامینەکانە بەڵام لە دوای ڕاهێنان مامۆستا نووسیوێتی کە پرتەقاڵێک لەگەڵ وی پرۆتین ئایزۆڵی تاوەربگرم. بابەتەکانی تر ئاماژە بنادەم تەنها ئەو دوانم ئەمەوێت. پرتەقاڵ سەرچاوێکی دەوڵەمی ڤیتامین سیە لە پێش وەرزشکردن ڤیتامین سی شماوەرگرتەوە بەڵام لە دوای وەرزشکردن ڤیتامین سی بۆ من وەکو ڤیتامین سی سێرم نەکردو وەکو فرکتۆ سێرم کردووە جەنابەت کاتێکە لە خەوا بوویت لەشت شەکری خوێن و ئەگەر پێویستی بوو بێت لە خەزنکراوی گلایکۆجینی جگەریشتی بردووە دوای ئەوە هەستاوی جەنابەت ڕاهێنانت کردووە هەم شەکری خوێنێت هەم گلایکۆژینی جگەرت تا ڕادەیەک دابەزیوە ئەو پرتەقاڵۆکو سەرچاوی فرکتۆز بۆەوەی کە لەشت شەکر وەربگرێت لەشت شەکر وەربگرێتەوە دووبارە و ئەمبارەکانی جگەرت لە گلایکۆجین پڕ بێتەوانێ. باشە بووی پرۆتین ئایزۆلیت کە ئەمە ئەو پرۆتینانێک کە بە حازریە کڕێ و لە شیر دروستەکرێت پاودەری پرۆتین. بەڵێ ئەوەی کێمە ئیزانین سێ جۆر لە پرۆتین بە شێوشی گشتی لە بەردەستە ئەگەرچی جەنابەت دڵنیام زۆر جۆری زیاترە زانی بەڵام ئەوی کێمە بینیمانە یەکێکیانەوەی کە پێوترێ وەی یەکێکیانە پێوترە ئایزۆلیت یەکیان پێوترە هایدرۆلایز. بۆچی لە هەمویانە ئایزۆلیت هەڵبژاردووە؟ ئایزۆلیت لە نێوانی کۆنسنتریت و هایدرۆلیزایە لاکتۆزیتیانە ڕێژەی پرۆتینەکەی بەرزە ڕێژەی شەکر و چەورەکانی یان سفریان زۆر زۆر نزمە. جەنابیشت ڕاهێنانت کردووە ڕاهێنانێکی سەختت کردووە پێویست بە سەرچاوەشی پرۆتینەیە کە لەشت خێرا هەڵی بژێ ئەگەر بێت و جەنابەت ژەمێکی ئاسایی مەسەرەن هێلکە بێت یاخود سەنگی مریش وەربگریت لەوانەیە پرۆسی هەر سوڵمژینەکەی چەند کاتژمێرێکی پێ بچێت بەڵام ئەم پرۆسەکە لەوانەیە بە لەنەوەی نیو کاتژمێرە هەرز بێت و لەشت سوودی لێ ببینێت. هەر بە درێژایی ڕۆژەکە تاوان ئەوەی زۆر شتێکی زۆر گرنگی ئەمەش بەدە مامۆستا مەسەلەی لاکتۆز هەندێک حاڵەتمان هەیە کە خەڵک زۆر بەدەستی و ناڵێن بریتێ لە لاکتۆز ئینتۆلەرەنس واتەوەی کە لەشت تەحملی شەکری لاکتۆز ناکە بۆ لە بڕێوەی ئەوەن زیمی کە پێویستە بۆ شیکردنەوەی شەکرەکە لە لەشمانە نیە بۆ لە بەرەوەی کە لە مناڵۆی ڕانەهاتون ڕۆژانە شیر بخۆینەوە ئەم جۆرە لە پرۆتین دەکرێت ئەو کێشەیەش لە کۆڵی مرۆڤ کاتەوە لە عەقلەکانی داهاتوە خوار بە باسی وەشتان بۆکەینەوەی کە نانیوە بکەن چۆن نەتوانن کە ئەنزیمی لاکتەیز بە شێوەی حەب وەربگرن بەڵام ئەمە قێ باسیەوە ناکەین. مامۆستا لە بەرنامەکەیە یان لە زۆر بەرنامەی تریشە من بینیومە کە بابەتی هێلکە بەتایبەتی سپێنەی هێلکە تەرکیز یەکرێتە سەر لەگەڵ شۆفانە. سپێنەی هێلکە بەشە پرۆتینەکەی هێلکەی وە زەردێنەکەی بەشە چەوریەکەیە بەڵام شۆفان زۆر کەس لە جام شۆفان بۆ بکەم خۆ نامە زعیف بم. بەداخەوە تێگەشتێکی هەڵەیە لەبارەی شۆفانەوانی زۆر کەس تەنانەت وەکو تاوکاری خۆراکیش لێ تێگەشتووانەڵێ پێش ناخواردن بخۆم یا دوای ناخواردن بخۆم شۆفانی ژۆکو هەردانەوەڵێکتر خۆراکە ینی وەکو گەنم وەکو جۆ وەکو برنج سەرچاوێکی زۆر باشی کاربۆهیدرێتە دەوڵەمەندە بەڕیشاڵ ینی جگە لەوەی کە هەستی تێریمان پێبەخشێ هاوکاریمانەکان لە ڕێکخستنی چەورەکانی لەشیشمانە چەورەکانی خوێنیشمانە بۆ نمونە هاوکاریەکان لەوەی کە LDL نزم بێتەوە و HDL بەڵە چۆری خراپ نزم بێتەوە چۆری باشیش بەرز بێتەوە لە بەرامبەر ئەمە بەس شۆفان خۆی بەڵە بە شۆفان خۆی باش ئەی سپێنی هێلکە کە بە کاڵی بیخۆین یان بیکوڵێنی یان سوودی کەینەوە مەسەلەی کاڵی ئەگەر هەندێک کۆمپانیا هەیە لە دەرەوەکو شیری سائل تاقیمەکەنەوەی کەنە پاکەتەوە گەر لەو جۆرە بێت ئاسایە بەڵام ئەگەر نا من ئامۆژگاری ناکەم ئەم هێلکەی ئاسایی خۆمان بشکێنرێ و بە کاڵی بخورێت بۆ لە بەرەوەی کە جەنابەت خۆتەی بینێ هێلکەکەیەتە ئێمە ینی پیسایەکەی پێوەیە چەندێک پاکیشی بکەیتەوە ئەو بەکتێریا شتێ هەر پێوە ئەمێنێت ئەگەری ئەوەی هەیە تووشی ژاراوی گومان بکات لەبەرەوە من ئامۆژگاری ناکەم سوورە کراوە بێت یاخود کڵاو بێت لەو باشترە کە بە کاڵی وەربگیرێت. دووبارە لە مەسەلەی بەرنامەکەیە بابەتی مریشک و پەتاتە
بۆچی هەمووانی کە بەرنامەی خواردندانێن زۆرتان حەز لە پەتاتەیە؟ با پێشەوە باسی سنگی مریشکە بکەین گرنگە ئێمە کاتێکڵێن جەنابەت لە ڕۆژێکە پێویست بە بڕێکی دیارێکراوە پرۆتین هەیە گرنگە تەنەوە بکەین لە نێوان سەرچاوەکانی پرۆتینە احتیمالی هەیە هەندێک ترشی ئەمینی هەبێت لە هێلکای هەبێت بەڵام لە سنگی مریشکانە بێت و بە پێچەوانەوە بۆیە ئێمەین سوود لە هەموو سەرچاوەکانی پرۆتین ئەبینین بە هەمان شێوەش بۆ کاربۆهایدریت سوود لە برنجە بینین سوود لە شۆفانە بینین و سوود لە پەتاتەش ئەبینین ئەوەی جەنابەت ینی کێتە بەردەست دۆک و ژەمێک ئەیبینی ئەمە وەکو پێکاتە ینی شارەزانی بواری خۆراک وەکو پێکاتە سەیریەکەین جۆ بۆ نایەن مەسەڵەن جەنابەت حەزت لەوە هەیە حەزت لێی نییە بەڵام ئەکرێت نەرمونیانی بنوێنرێت و بە شێوازێک ئامادە بکە کە بتوانی بە ئاسانی بخۆیت و کێشت بۆ دروست نەکات لە درێژ ماوەیە لە دوو شوێنە بابەتی چەرەس هەیە چەرەسی کاڵ ئێمەش هەمیشە و پزیشکە ئاماژە یان ئامۆژگاری خەڵکەکەین کە ڕۆژانە چنگێک چەرەس بخوا چەرەس لە بەرنامەی خواردنا کە بۆ وەرزشکاراندانە چ ڕۆڵێکی هەیە لە زۆر ڕۆڵی هەیە یەک وەکو سەرچاوەیەکی چۆری سوودی لێبینین دوو عادەتەن لە نێوان ژەمەکانە ئەمەدایێنین بۆی کە لە ژەمە سەرێکیەکانە ناچار نەبێت بڕێکی زۆر خۆراک بخوات یاخود ئەو بڕێکە بۆمان داناوە واز نەکات کە تێری ناکات لەبەر ئەوەی ئێمە جەنابەت فەرمووت 6 ژەم هەندێک کەسەیە 7 ژەم هەندێک کەسەیە 5 ژەم بە پێی ڕۆژی کەسەکە گۆڕێت سوود لە سوکەژەم یاخود نێوانژەم ئەبینین بۆی کە لە کاتی ژەمە سەرێکیەکانە زیادە ڕەوی نەکەن لە خۆراکەیان زوو هەستی تێریان پێ هەستی تێریان بڵێن لا دروست بێت مەسەلەی برنج پرسیاری کۆتاییمە زۆر کەس وازانێک کە بتەوێت لە شت ڕێک و جوان بێ و ماسوولکە دروست بکەی پێویستیان برنج زۆر کەم بکەیت و هەر نەیخۆی بەڵام لێرەیە لە دوو شوێنە برنج بۆ مندانراوە برنج سەرچاوەیەکی زۆر باشی کاربۆهایدرێتە بەداخۆ زۆرینە و ڕێزانێک کە داوای بەرنامەی خۆراکیم لەکەیان یەکەم قسەیان ئەوەیە ئەڵێ زۆر دەمێکە برنجیشم تەر کردووە کێشم دانابەزین ئەڵم بۆ برنج تەر کردووە برنج سەرچاوێکی زۆر باشی کاربۆهایدرێتە ئاساییە ینی پێکاتەیەکی دیاریکراونێ دکتۆر مەسەڵەن بڵێ برنج یاخود پەتاتە یاخود فڵانشت کێشم زیاد دەکات یاخود کێشم داگرێ کۆی ئەوەی کە جەنابەت لە ڕۆژەکە خۆی بڕیارە جەنابەت کێشت دابەزێت یاخود سەرکەوێ یاخود لە شوێنی خۆیان بمێنێتەوانێ لەبەرەوە برنج ئەگەر بە باشی بەکاری بێنی ئەکرێت هیچ کێشەیەشی نییە باسی خۆراکمان زۆر بە وردی کرد باسمان کرد کە چۆن چۆنی ڕێک بخرێ و پێکهاتەکانی چییە خوایار بێ لە کۆتای بەرنامەکەشە دووبارە بەتان کۆکەمەوە اینجا وەرزشکردن پرسیارەکەم ئەوەیە وەرزشکە ئەکەین ئایا باشترە بە تەنیا خۆمان بچین وەرزش بکەین یاخود لەگەڵ ڕاهێنەرێک ئەوەی کە پێوترە پێرسنەڵ ترینە ڕاهێنەری تایبەت پرسیار لە دوو کەسەکەم کە هەردووشیان بران و هەردووشیان وەرزشوان و ڕاهێنەری وەرزشیشن کەمە زۆر تایبەتە لە بەرنامەیەکە کۆیانەکەمەوە ڕێبازی حەمە پچکۆل لە ئەمریکایە پەیوەندیم پێوە کرد داوام لێ کرد کە ڤیدیۆکمان بۆ دروست بکات دەربارەوەی گرنگی ڕاهێنەری کەسی و تایبەت لە چیایە ئەگەر چیلاوانە لە ڕووی هونەریەوە تۆزە کواڵیتیەکەی وەکو کواڵیتیەمانە نەبێکەی بینن بەڵام لە ڕووی زانستیەوە ئەوەی کە فەرموویەتی گرنگی خۆی هەیە پاشەوە گەڕێمەوە لەگەڵ ڕەوەندی برایە لە سلێمانی ڕەوەندی حەمە پچکۆل ساکەین دەربارەوەی کە مامۆستا فەرمووی ئەو بەرنامەی خواردنە وەک کراسێک وایە بە قیاساتی خۆت دووراوە ئەی بەرنامەی وەرزشیش بە هەمان شێوە بە قیاساتە دوورێ لەگەڵ مام ئەمڕۆ ئەمەوێت باز لە گرنگی پێرسنەڵ ترینەر واتە ڕاهێنەری تایبەتی بکەم و ئەو هۆکارانی کەوە ئەکات کە پێویستی بە ڕاهێنەری تایبەتی هەبێت پێشەکی لە هەر تەمەنێک و لە هەست قۆناغێکی وەرزشی هەبێت ڕاهێنەری تایبەتی واتە پێرسنەڵ ترینەر گرنگی و تایبەتی خۆی هەیە لە وڵاتی ئەمریکا کاتێکە دەوێت ببی بە ڕاهێنەری تایبەتی پێویستیت بە وەرگرتنی شەهادەی ڕاهێنان هەیە لە ڕێگەی خوێندنەوە و چەندین ئەکادیمیا هەیە بۆ وەرگرتنی شەهادە و ئەو زانستانی کە پێویستە فێربیت لە کاتی بوون بە ڕاهێنەری تایبەتی بریتین لە زانستی ئەناتۆمی واتە تۆکاری فەسلەجە بایۆمیکانیک و زانستی ڕاهێنان و لەگەڵیشیان زانستی نیوتریشن واتە خۆراک ئەم کۆمەڵە زانستە بەسەریەکەوە ئەتکات بە ڕاهێنەرێکی سەرکەوتوو و گرنگی و ئەو هۆکارانی کەوا ئەکەن پێویست بە ڕاهێنەری تایبەتی هەبێت ئەتوانین لە چەند خاڵێکا بۆکەینەوە یەکەمیان زانیاری و سەلامەتی ئامانجی هەموو ڕاهێنەرێک بۆ کلانتەکە یاخود بۆ یاریزانەکەی
گەیاندنی زۆرترین زانیاریە و بە سەلامەتترین شێوە بۆ گەیشتن بە ئامانج. خاڵی دووهەمیان ئەکاونتەبڵەتی واتە لێپرسینەوە. هەموو ڕاهێنەرێک کە کلاینتێکی تایبەتی خۆی هەیە ڕۆژانە ڕاهێنانی لەگەڵاکات بۆ ماوەی کاتژمێرێک لە هۆڵێکی وەرزشیە بێت یاخود لە دەرەوە تەنها یەک کاتژمێر بەیەکەوە. 23 کاتژمێرەکەی کە گرنگی و تایبەتی خۆی هەیە بۆ گەیشتن بە ئامانج لە ڕووی خۆراکەوە، لە ڕووی خەوەوە، لە ڕووی گۆڕینی ستایلی ژیانیەوە و بە شێوەیەکی گشتی ڕاهێنەر بەرپرسە لە ژیانی تایبەتی کەسەکە لە کۆمەڵێک هۆکارە بۆ گەیشتن بۆ ئامانجی کە هەیەی بە ئاسانترین شێوە و بە زووترین کات. خاڵی سێهەم کە خاڵێکی گرنگە بە هەمان شێوە پلاندانانی تایبەتی بۆ کەسەکە. ئێستا کەسانێکی زۆرمان هەیە لە من پێویستیم بە ڕاهێنەر نییە، پلان ئەتوانم لە ڕێگەی ئینتەرنێتەوە یاخود لە ڕێگەی سۆشیال میدیاوە بەدەستی بێن لە هەمان کاتە سوودی لێ ببینم، بەڵام دڵنیا بە لەو پلانانەی کە لە ڕێگەی سۆشیال میدیاوە یاخود لە ڕێگەی ئینتەرنێتەوە بڵاوەکرێتەوە تەنها ئامانج لێی بزنسە و پلانێکی گشتگیرە. واتە تۆ ئەگەر کاتێک لەگەڵ ڕاهێنەرێکی تایبەتیە ڕاهێنانەکەی پێویستی و بە پلانێکی تایبەتیە تاخکو بکەی بۆ ئامانجی کە ئەتەوێت، لەوانەیە پلانێکی گشتگیر بۆ کەسێک بۆ من بگونجێت بۆ کەسێکی کە نەگونجێت. کاتێک کە ڕاهێنەری تایبەتی تەبێت کە زۆر گرنگە تۆ پلانێکی تایبەت بە خۆتە ئەبێت و ئەو ئامانجە هەتا ڕاهێنەر بۆ دیاریە کات چ جۆرە ڕاهێنانێک بۆ تۆ گرنگە و پێویستە. خاڵی چوارەم ئامانجی کەسەکە کە بە سەلامەتترین شێوە و بە خێراترین کات بگاتە ئەو ئامانجەی کە هەیەی. ڕاهێنەر هەمیشە بیر لەوە ئەکاتەوە ئاسانترین ڕێگە بدۆزێتەوە و بە سەلامەتترین و تەندروستترین و زانستیترین ڕێگە تاخکو و کلایەنتەکە یاخود یاریزانەکی بگاتە ئەو ئامانجەی کە ئەیەوێت. بە کوردیەکەی ئەتوانین بڵێن ڕاهێنەر ڕێگاکە و بۆ کورت ئەکاتەوە بۆ گەیشتن بۆ ئامانجەی کە خۆ دەتەوێت. خاڵی پێنجەم پێشکەوتنی زیاتر و گۆڕانکاری لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر. ئەمە زیاتر بە تایبەتی لەو کەسانەیە زۆر پێویستە کە بۆ ماوەیە وەرزشەکەن بەردەوامن، بەڵام لە فترەیەکی زەمەنیە هەست ئەکەن لە قۆناغێکا وەستاوە. مثلەن کەسێک ئامانجیەوەی کێشی زیاکە، یا کەسێک ئامانجیەوەی کێش سەرخا، یا کەسێک ئامانجیەوەی کێشی زیاتر بەکاربێنێت لە ڕاهێنانەکانیە لە قۆناغێکە هەست ئەکات ناتوانێت بەرەو پێشچوون بەخۆی ببینێت. بۆیە لەم قۆناغەیە پێویستە بە ڕاهێنەر بێت تاکو لە ڕێگەیەکی زانستی و بۆ بدۆزێتەوە لەو قۆناغی کە تیای دەرباز بێت و بچیتە قۆناغێکی داهاتووترێت. خاڵی شەشەم هەموو جۆرەکانی ڕاهێنانی تێدا کۆبکرێتەوە لە ڕاهێنانەکەتا. وەکو بینین ئێستا لە کوردستان کە زۆر باوکە لە هیچ شوێنێکی دنیا باوی نەماوە ڕاهێنەرە کورسێکە نووسێ بۆ کەسێک وەڵە بڕە دوو مانگکە وەرەوە تەنها بیر لە ڕاهێنانی هێزەکاتەوە. بەڵام ئێمە کە لە ڕووی زانستیەوە بیری لێ بکەینەوە کەسێک کە بە شێوەیەکی گشتی تەنها پێویستی بە هێز نییە، پێویستی بە بەشەکانی تری لیاقەی بەدەنیە، واتە لە ڕووی مرونەتەوە، لە ڕووی کاردیۆ واتە کاردیۆڤاسکولار متاوەلە و تەمرینی ڕاهێنانی هێز، ئەمانە هەمووی بەسەریەکەوە ئەنجا ئەتوانێت کەسێکی وەرزشکاری تەندروستی بۆ بەرهەم بهێنێت، کەواتە ناتوانیت تەنها یەک جۆر ڕاهێنان پشتی پێ ببەستین. کاتێک کە ڕاهێنەر دەبێ هەموو شێوازەکانی ڕاهێنەرێ لە ڕاهێنانێکە بۆ کۆکاتەوە و زۆر جار ڕاهێنانێک ناگونجێ بۆ تۆ ڕاهێنەر بە هەمان ڕاهێنانە یاخود هەمان ماسوولکە و ڕاهێنان پێیەکە، بەڵام بە شێوازێکی تری ڕاهێنان کە ئەمە تەنها ڕاهێنەر دەتوانێت لەم شێوازەیە یارمەتی بە. و خاڵی کۆتایی کە خاڵێکی زۆر گرنگە باشکردنیە ئەو کێشانە یاخود ئەو هۆکارانەی کە ڕێگرن لە بەرەو پێشچوونی ئەدای کەسەکە. و زۆر جار ئەو حاڵەتانەمان دیوە لە هۆڵە وەرزشەکانی بەتایبەتی کەسێک کە کۆرسێکی بۆ دایانرێ پێڵە بڕۆ سکواتکە، سەیرەکەی ناتوانێت بە شێوەیەکی تەواو تەکنیکی ڕاهێنانەکە بکە، یاخود بە تەواوەتی بنوشتێتەوە، یاخود کاتێک ئەنوشتێتەوە ئەژنی بۆ ناوە نوشتێتەوە. ئەمە زۆر جار لای خۆمان ئەو حاڵەکەم دیوە لە کوردستانە کە پێی ئەڵێن
کێشە و هەیە ڕاستی کێشە و هەیە بەڵام چی بکەی بۆ ئەوەی چارەسەری بۆ بکەیت چونکە کاتێک کە تۆ یارمەتی نەیت ئەو ناتوانێت بە شێوەیەکی تەواوەتی ڕاهێنانەکەی ئەنجام باد یاخود بە غەڵەت دەکات کە هیچ سوودێکی نابێت بۆیە ڕاهێنەر لەم کاتەیە هەڵ ئەسێت بە ئەنجامدانی کۆمەڵێک ڕاهێنانی ترپی تاکوت بتوانێت ئەدای ڕاهێنانی سواتەکەی باشکات ئەو کێشەیە زۆرجار لە ڕێگەی حوزایەتی یا لە ڕێگەی ئەژنۆیەتی یا لە ڕێگەی کۆمەڵێک ماسوولەکەیەتی ڕاهێنانی تایبەتی هەیە بۆ باشترکردنی ئەدای ڕاهێنانێکی جیاواز تاکو گەیشتن بە ئامانجەکە و بە شێوەیەکی باشتر و ئاسانتر بێت کەواتە بە شێوەیەکی گشتی بۆمان دەرەکەوێت ڕاهێنەر سوودی و گرنگی تایبەتی خۆی هەیە لە هەموو کاتێکە و هیوادارم لە کوردستانیش پرسناڵ ترینەر ببێت بە کەلتورێک کە بتوانن خەڵک سوودی لێوەرگرن لەو شێوازی ڕاهێنانی کە ئێستا هەیە لە هەوڵەکانە پێڕەوەکرێت دوور بکەونەوە کە یەک کەس ئەتوانێت بۆ سەرپەرشتی 300-400 کەسی هۆڵەکە بکات بە نووسینی کۆرسێک کە لە ڕاستیە لە کوردستان نەبێت لە هیچ شوێنێکی کە ئەم بابەتە باوی نەما و هیچ سوودێکی نییە تەنها ئەتوانم بڵێم کات بەسەربردنە و زۆر جار زیانیشی هەیە بە ئەنجامدانی ڕاهێنانێک بە هەڵا و زۆر جارەگاتەوە مەرحەلەی کە پێویستی و بە عملیات و کێشەی تر بێت کە تۆ لە کاتێکە ڕۆکەیتە هۆڵەوە شەکان بۆ باشترکردنی تەندروستی بە هیوام سوودی هەبێت. لە کۆتای ئەڵقی ڕابردوو لە سەرەتای ئەمەڵقێش ئاماژەم بۆەدا کە ئەم مۆبایلە ئاکرێ بۆ زۆر شتی باش بەکاری بێنین یەکێک لەو ڕێگایانی کە ئاکرێ بەکاری بێنین زانینی ئەوەیە کە ئەوەی کە کێش و باڵامان تاکو چەند تەندروستە کە لە باوترین ڕێگاکانی بریتە لە BMI ئەوەی کە کێشی خۆتدا بەشی دووجای باڵاتەکەی وە ژمارەکەت بۆ دەرەچێت کە دوجار توانینەوەشتان بۆ باس بکەین کە چۆنی ئەم ژمارانە تەندروست و ناتەندروستە بەڵام ڕێگەی تریشێ یەکێک لە ڕێگە باشەکان بریتە لە دەکساسکان ئەوەیە کە ئەتوانێت بە دقیقی پێت بڵێ بڕی چوری لە لەشتا چەنە و بڕی ئێسک لە لەشتا چەنە و بڕی ئاو هەموو پێکاتەکانی تر بەڵام لەبەرەوەی کە لە کوردستانە تەنها سێ ئامێر هەیە بۆ ئەڵقەی تر پێویستمان پێی بۆ بەڕێزانکەکە لەسەر ئامێرەکانەکەن هاوکاریان نەکردوین لە مەڵقەیە باسی ناکەین تەنها وێنەکەی تامشانەین ئەوە وێنەی ئامری دەکساسکانەکە لەسەر شاشەی بینن بەڵام پێشتر لە بەرنمەیەکە بۆ زانی چڕی ئێسک بەڕێز سامان سلەیمانی لە تاران و راپۆرتیشی بۆ کردین کە ئێستا هەندێک لە ئینسرتی و راپۆرتە لەسەر شاشا بینن بۆی کە بزان ئامێرەکە چۆن کارەکات بەڵام باسی ناکەن لە بەرنامانە چۆن ئیشمان پێێتی بەڵکو ڕێگەی تر باسەکەین کە بەسپاسەوە ڕەوەندی حەمەپشکۆل کە خاوەنی بڕۆنامی ماستەر لە زانست ڕاهێنان لەگەڵمانە من موبایلەکە دانم تاو کاتی مامۆستا ڕەوەند خۆی ئیشی پێ بێ مامۆستا ڕەوەند پاش سپاس بۆ ئامادەبوونێ وەکو مەسەلەی BMI ئێستا BMI من ئەبێت تەندروست بێت کێشم 79 کیلۆگرامە بەڵام 176 نیوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەمە بەسە بۆی کە بزانم بڕی چوری لە لەشما چۆنە BMI گونجاو دەرناچێت بۆ کۆمەڵێک کەس یەکەم بۆ مناڵ هەرگیز ڕاست دەرناچێت بۆ کەسی بە تەمەەن هەرگیز ڕاست دەرناچێت بۆ خانمی دووگیان هەرگیز ڕاست دەرناچێت و بۆ کەسێکیش کە وەرزشکارێک بێت و ئاستی بەرز بێت ئەوەش گونجاو نییە کەواتە بۆ تایپێکی زۆر کەم کە وەرزش ناکەن و تەمەنێکی گونجاویان هەیە ئەتوانین پشت بە BMI ببەستین ئەویش شێوەی جسمیمان نایەتێکە ئایا ئەمە ڕێژەی ماسوولکەکانی چەنە یاخۆ ڕێژەی ماسوولکەکانی زۆرترە لە چاوری یاننا لەبەرەوە ڕێگەی تر هەیە ئاسانترین ڕێگە بۆ ئێمەی ڕاهێنەر بەکارهێنانی ڕاستەی پیاوانەکردنی چاوریە کە ئەمە زۆر گونجاو ئاسانیش بەردەستەکەوێ لەگەڵ بەکارهێنانی مۆبایلێک و هێڵێکی ئەنتەرنێت وە کێشی خۆشمان پێویستە بزانین بەهۆی کێشانەیەکەوە بە بەکارهێنانی وەرگرتنی ئەو پیاوانانە لەگەڵ تەمەنی کەسەکەی کە ئەمانوێ و لەگەڵ ڕەگەزی و لەگەڵ کێشیا بە داغڵکردنی لە بەرنمەیەشی تایبەتە کە لە ئەنتەرنێتەوە توانی بە ئۆنلاین یەکسەر بکەیتەوە داغڵی بکەیت پێمان دەڵێ کە چوری ڕێژەی چوری ئەو کەسە چەنە تەبان ئەمە بە نزیکەیە 100% دەرناچێ وە کێشی کەسەکە بەبێت چوری چەندە ئێستا بۆ یەکەوە بکەین پێویستە چی بکەم پێویستە تۆ ئەو جلانی بەرێت بەشی سەرەوە لابەریت باشە پیاوانی 4 خاڵەکەین پێویستە کێشی تۆ بزانم لەگەڵ تەمەنی تۆ و ئەو داتایانە لە ناو ئەو بەرنمەیە داغڵ بکەین و زۆر بە ئاسانی هەموو شتێکمان پێڵێت باشە سە من هەر پێشتریش خۆم ئامادە کردبوو بۆ ئەمە کراسەکە داکەنم بۆی کە بتوانی قاسەکان وەرگری بەڵێ باشە ئەمە بالێرە بێت بەشی یەکەم ئەم خۆڵیان بەکاربێنین گەر دەست بێنیتە خوارەوە بایسێرپس عەزەڵاتی بایسێرپس بەشی پێشەوە لێرە
ئەمە ئەیگرین بەم شێوەیە پێستەکە ئەمە لێرە 9 میلیمەترە لای خۆمانێت تۆماریەکەین ئەم جاریان بەشی پشتەوە بەشی پشتەی خۆڵ ترایسێپس بەم شێوەیە گرین پیاسیەکەین بە هەمان شێوە ئەمەشیان بە هەمان شێوە نۆ باشە ئەمە ترایسپس نۆ یەکسانە بە 9 میلیمەتر بەڵێ بەڵێ وەرگشم پێویستە وەرگیشمان پێویستە باش حەزەکەم پشتەکەمە کامێراکە فەرموو بۆی کە وەرگم پێویت باش لە نێوان ئێسکی کەمەر بۆ نزیکی ناوک لێرە ئەمە ئەگرین بەم شێوەیە ئەمە سیانزەیە باشە ئەمە ورک باشە یەکسانە بە 13 میلیمەتر میلیمەتر باشە بەشی پشتەوەمان پێویستە بۆمان ڕۆکەمە کامێراکە فەرموو پشتکەیتە کامێرەکە بۆی باشتر ڕوونی بینەوە پشتکەیتە کامێرەکە دەست بێنی دکتۆریان چی دەکەم ئەم پەنجەیەت بۆ ئێرە بەڵێ لێرە ئەتوانین هەر بەسەر جلەکانی شەوە بیکەین کێشەی شوامان بۆ دروست ناکات دەستێنەرە خوارەوە تاو ئەگەر پێویستەکە لای بەریت ئەتوانین ئەمە لای بەریت باش باشە گونجاوە لێرە دەست بێنەرە خوارێ دکتۆریان ئەمەش سیانزە باشە شانی پێ بەڵێ یەکسانە بە 13 ئەجا لەو بەرنامەیە دوایی کە لەسەر شاشاتوانن بۆ بینەرانی بنووسن بەڵێ ئەو داتانی کە پێویستە داغڵیەکەین فەرموو ئەمەوێت سەرستان بۆ ڕابکێشمە مامۆستا ئاماژەی پێدا ئەم کارانە بۆ ئەوواکەین بۆی کە بزانین پێکهاتەی لەشی ئێمە لە بڕی ماسوولکە و بڕی چەوری چەندێکە ئەمە بۆچی گرنگی هەیە بۆ ئەو گرنگی هەیە ئەو بەڕێزانەی کە ڕاهێنەری وەرزشین لەگەڵ ئێوەیە بتوانن بەرنمەیەکی وەرزشکردنی گونجاو بە ئێوە دابنێن ئەمە بێگومان پێشتر پشکنینی هۆرمۆنەکانمان هەبووە و هەروەها کێشمان زانیوە باڵامان زانیوە وەستایلی ژیان دیاریکراوە و هەروەها لەگەڵ ئەوەشە بەرنمەی خواردن باسکراوە کە پێشتر دانراوە هەموو ئەمانە مامۆستاکان یاخود ڕاهێنەرەکان لەگەڵ یەکتریا تەنسیقیانە بێت و پێش هەموو ئەمانە پێویستە پزیشک بتبینێ بۆی کە دڵنیا بێت لەوەی کە کارکردنی هۆرمۆنەکان لە لەشتا کارکردنیشی دروست و تەندروستە هەموو ئەم ئاماژانە کە وەرگیرە بۆچی گرنگە بۆی کە بتوانن بەرنمەیەکی وەرزشکردن بۆ خۆتان دابنێن کە بەپێی ئێوە گونجاوێ وەک ئاراسابیر ئاماژەی پێدا ئەو بەرنامەی خواردنە وەک کراسێک وایە بە قیاسی خۆتە دوورێ بەرنامەی وەرزشەکەش ڕاهێنەرەکەت بە تایبەتێکە ڕاهێنەری تایبەت بێ بە خۆت بەپێی قیاسی خۆت بەرنامەی وەرزشەکەت بۆ دوورێت دکتۆر گیانەجاوی کە پێویستە من بیزانم تەمەنی بەڕێستە من 35 ساڵم 35 ساڵی کێشت 9 کیلۆیە ئەمە هەمووی داغڵەکەم لێرەیە بایسپس کە پێوەمان 9 میلیمەتر بوو ترایسپس عینەشت 9 میلیمەتر بوو پشتی شان سیانزە بوو ئەگەر هەڵە نەبم بیرم نەچوو بێتەوە سێرێکی بکەمەوە بەڵێ و ئەوی کاسەی وەرگیشکە کردمان دوانزە بوو لە کۆتاییە بەرنمەکە پێمانەڵێت کە لە 19.9 لەشی تۆ لە چەوری پێگاتووە و 63.3 کیلۆ لە لەشی تۆ دوورە لە چەوری واتە پێکاتەکانی ترا ماسوولکە و ئاو ئێسکا ئەمە فیدباکێکی باشە بۆ ئێمە هەنی ئێستا کە ئەمڕۆ ئەمەمان کرد لە دوای 2 مانگ لە ڕاهێنان بزانین گۆڕانکارەکە چی دروستە بێ ئەمە بۆ کێ زۆر گرنگە بۆ کەسانە کە گرنگە کانەوەی چەوری جەستیان کەم بکەنەوە زۆر جار کەسانی گەن بۆ لای ئێمە بە مەبەستیەوەی کێش دابەزێنن ئێمە پیان هەڵین چەوری بۆ کەمەکەینەوە لەوانەیە بە هەمان کێش بمێنێتەوە بەڵام گۆڕانکاریەکە لە ڕێژەی چەوریەکە دروست بوو بێ ئەوەی کە لە پێوانەکانە دەرکەوت مامۆستا ڕەوەند ئازێتی کێشا کردی من لەبەری کە کارم بەوە نەماوە هێواش کراسەکە لە بەرەکەمەوە بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە بە پێی ئاماژەکانی کە مامۆستا ڕەوەند وەرەگرت لە پیاوانەکانە ئەوەیە کە نزیکەی لە سایە 20 لەشی من چەوریەکە لە سا 90 بوو واتە لە هەر 5 بەشێکی لەشم بەشێکانی چەوریە دروستە مامۆستا ئەم چەوریەکە لە هەر 5 بەشێکی چەوریە هەر چەوری خراپە یان چەوری باشیشە طبعاً هەموو مرۆڤێک پێویستی بۆیە کە بڕێکی باش لە چەوری لە جەستایە بێ بۆ پاراستنی جەستەی لە نەخۆشی لە هەنی کەم ئەتوانێت جەستەی بپارێزێت لە نەخۆشی ناکرێت ڕێژەی چەوری جیسممان زۆر بێنی نەخوارەوە بڕی چەوری باش زیاد بکەین و بڕی چەوری خراپ کەم بکەینەوە لە ڕێگەی بەرنامەی خواردن وەرزشەوە ئاکرێت وابزان بەرنامەی خواردنەکەت بینیوە و ئاگاداری لەوەی کە دانراوە بۆ من
ئەم بەرنامەی خواردنە لەگەڵ بەرنامی وەرزشەکەیە و لەگەڵ ئەو پیاوانانی کە بەڕێز وەرگرت چۆن ڕێگەکەوێتەوە؟ ئێمە چۆنێکین سەرەتا کە تۆ یەیتە لای ڕاهێنەرێک ڕاهێنانە پێ بکات ئەم قیاسانەی کە باسمان کرد ئەمانەت بۆ کات پێ دەڵێ کە ڕێژەی چەوری لەشت چەنە و پاش مانگێک یاخود لانی کەم 6 هەفتە بۆ دوو مانگ بۆ 8 هەفتە دووبارە هەمان کاست بۆ کاتەوە بۆی فیدباکی ڕاهێنان و ئەو بەرنامەی خۆراکی تۆ وەربگرێت. ئەگەر گۆڕانکاری لە ڕێژەی چاورەکە دروست بوو واتە ڕێژەی چاورەکەت کەم بوو ئەوە گەشتین بە ئامانجەکەمان. ئەگەر ئەوەش ڕووی نابوو دیارە ڕاهێنانەکان یاخود پرۆگرامەکان یاخود ڕیتمی ژانی خۆت هەڵەیەکی تیا پێویستە چاکی بکەیت. ئەمە بەست لە گەیشتن بە ئامانج چییە بێ ئێستا بۆ من لە پاش 8 هەفتەی تر بۆ من چی پاش 8 هەفتەی تر تۆ پێویستە کێشت زیای کردبێ کێشم کێشت زیای کردبێ و لە هەمان کاتا ڕێژەی چاورێکەشت کەمی کردبێ. ئەمە دەلالەتە بۆی کە ماسوولکە زیای کردووە و چاوریشت کەمی کردووە. بۆ ڕێخستنەوەی ئەم بابەتانە فەرمووت کۆمەڵک شتێ پەیوەندی بە ستایلی ژیانەوە هەیە. ستایلی ژیان مەسەلەی وەرزش و خواردنە. خواردنەکەمان ڕێخستەوە وەرزشەکە جەنابەت ڕێکی خەیتەوە. جگە لەمانە مەسەلەی هۆرمۆنەکە ئاڵقی پێشوە باس کرا. بەڵام پرسیارێکی ترم هەیە خەو کاریگەری هەیە؟ ئەتوانم بەڵێم لە هەمووی کاریگەرترە. بەداخەوە خەڵکی ئێستا ناخەوێت. گرنگترین شت ئەوەیە کە شەوان زوو بخەوی بانیان زوو هەستیت. ئەمە وا کات کە هۆرمۆنە باشەکانی لەشت کێتە ئیش و یارمەتی دەرەبێ بۆی کە چەوری لەشت کەم بێتەوە و لەشێکی تەندروست هەبێت و لە هەمان کاتاگەر وەرزشیش بکەی ماسوولکەکانت بە شێوەیەکی باش و بەرچاو گەشە بکات. ماسوولکە ئەوەی زانراوە بە شەو گەشەکە. لەبەرەوەی کە ئێمە ئەخەوین لە کاتی خەوە هۆرمۆنی گەشە زیاد دەکات کە جەناب لە من شارەزاتری و لەشت پرۆتینەکان وەرەگرێت توی کاتە ناو ماسوولکەکانەوە کە ماسوولکەکان گەورە بێت. ئەگەر نەخەوین چێ بێت لەو حاڵەتە هۆرمۆنی کۆرتیزۆڵ بەرزە بێتەوە کە هۆرمۆنێکی ڕوخێنەرە کەسەکە وا کات کە لەشی چاورێکی زیاتر خەزم بکات و ماسوولکەش لە دەست بات. ئەی کاتی وەرزشکردنەکە لە کاتی خۆ نزیک بە باشتر نییە ئای مەسەڵەن پێشەوەی بخەوی بە 2 ساعت وەرزش بکەیت؟ ئەو کاتێک ئاخێوین هۆرمۆنەکانی لەشمان بەرزە بێتەوە وامان لێکا کە تووشی خەوزەڕان ببین لەبەرەوە گونجاو نیە لەو کاتا وەرزشکردن. باشترین کات بۆ وەرزشکردن بەیانیانە بەو مەرجەیە گەر شەو خەوێکی باشت کردبێ ئیسراحەتە کردبێ و هەتا بتوانین وەرزشەکانمان نەخینەشەوە گونجاوترە. باشترین کاتی بانیان بۆ وەرزشکردن کەیە؟ هەتا بانیان زوو بێ باشترە بەو مەرجەی شەو باش خەوت بێتی ئەومان بیر نەچێت. شەو باش خەوت بێتی مەبەستەوە زۆر خەوت بێت یا کاتی خەوەکەیە؟ کوالەتی خەوەکە گونجاو بێ بۆ نمونەگەر لە دەی شەو بۆ چواری بەیانی خەوت بێتین کەوت بێتی نەخەوی قۆڵەوە باشترین کاتە و 6 ساعتە دەتوانم بڵێم مقابلی ئەوەیە کە هەموو ڕۆژەکە بخەویت. قابلیەکەم ڕۆژەکە بخەی. بەڵام و خۆی کە خەڵک لە چواری بانیێتەوەکو دەیبانیە خەوێ ئەوە زیانمان لێدات چونکە ئەو کاتێک کە پێویستە هۆرمۆنەکانی چالاکیمان بەرز بێتەوە ئێمە ڕێگری لەکەین و لەو کاتەیە خەوتین لەبەرەوە جسممان سوود بەو ڕیتمە ناگەێنێت. هەر دەربارەی خەو و گرنگەکانی خەو ئێمە لە ئەرشیفی چارەیە دەربارەی بێخەوی ئەڵلقێکی زۆر باشمان بۆ کردوون دەربارەی زیانەکانی بێخەوی بەڵام لە هەموو وەڵقێت تەنها ئەنیمێشنێک وەرەگرینەوە دەربارەی زەرور و زیانەکانی بێخەوی و پاشەوە گەڕەمە خزمەتان لەگەڵتانە بەردەوامە بین هەم لەسەر مەسەلەی پێکاتەکانی بەرنامەی خواردن و وردەکارەکانی و هەم لەسەر مەسەلەی بەرنامەی وەرزشکردن و بەیانیەکیش هەوڵە دەم لە کاتژمێر 6 بەیانە لەگەڵ مامۆستا بچین بۆ وەرزشکردن بۆی کە بزانین کەی و چۆن وەرزش بکەین و ئەو ستایلی وەرزشکردنە باشانە چین کە ئەکرێت بۆ ئەمنویش و بۆ ئێوەش سوودی هەبێت. و هەروەها دکتۆر بەرزانبێ کەس لە وڵاتی بەریتانیا شەکەلەوانی کە بانیان زوو وەرزشەکە داواشمە کوردە ڤیدیۆکمان بۆ بکە هەر لە مەڵقەنەوەژە بینین خوددایار بێ لەگەڵوامە. کەمخەویکە بابەتی ئەم هەڵقەیەی بەرنامەی چارەیە بابەتێکی ئێجگار گرنگە و با ملیۆنان مرۆڤ لەسەر تاسەری ژیاندا بە دەستیەوە دەناڵێنن کە دەکرێت هۆکارەکانی جیاواز بن بەڵام پرسیارەکە ئەوەیە بەکێ دەوترێ بێخەو با شێوێکی گشتی کەسێکی پێگەشتی وەک من کە تەمەنی لەسەر و 30 ساڵەوەیە پێویستی بە ڕۆژانە 7 تاکو 8 کاتژمێر خەوتن هەیە با مانایەکی تر من 1/3 ژیانم با خەوتنەوە بەسەرەبەم لە کاتێکە ئەم خەوە بۆ کەسانی گەنج هەرزەکان واتە با شێوێکی گشتی لە نێوانی 7 تا 15 ساڵە بریتە لە 9 بۆ 10 کاتژمێر لەبەرەوە دایکان و باوکان و براگەورەکان تکایە شەڕ بە مناڵ و بچووکەکان مەفرۆشن پێیان بڵێن تەمبەڵیت و زۆرە خەوی بۆچی من لە تۆ کەمترە خەوم و تێریشە خەوم
لەبەرەوەی کە ئەو لە تۆ بچووکترە و پێویستی بە خەوی زیاتر هەیە بۆ لەبەرەوەی کە خەوتن بریتێ لەو کاتێک کە لەشی مرۆڤ تێیدا خۆی بنیادەنێتەوە. هەروەکەزان لە کوردەواری ئاوترێ مناڵ بە خەوتن گەورابێ. هەر لەبەرەوەشەکە مناڵانی ساوا بۆ مناڵانی کە لە سەردەمی گڕووگاڵکردنان با شێوەیەکی گشتی لە 12 بۆ 7 کاتژێر خەویانەوێ بەمانایەکی تر زیاتر لە نیوەی ژیانیان بە خەوتنەوە بەسەرەوەن. بەڵام ئەم خەوە بۆچی گرنگە؟ لەبەرەوەی لەم کاتەیە مرۆڤ لەشی چی دەکات؟ خۆی لە پاشماوەی ژەهر و خۆی لە پاشماوەی پاشەڕۆی خانەکان نەجاتەیە و خانەی نوێ بنیادەنێتەوە. کردداری خەوتن کردارێکی ئێجگار گرنگە بۆ بەردەوامبوونی زیندە چالاشی مرۆڤ. وەک بۆم باسکردن کەسێکی پێگەشتی وەک من پێویستی بە 7 تا 8 کاتژمێر خەو هەیە. بەلایکەمەوە پێویستە من لە 24 کاتژمێرە 6یانی بۆ خەوتن داونێ. بەڵام ئەگەر هاتوو من ئەوەندە نەخەوتم کە پێویستە بخەوم چی ڕۆدا؟ ئێستا نمونەیەک لە لەشی خۆم لەیەکەمەوە لەم تەنیشتە دایانێم. با وردی تەماشای تەنیشتی من بکەن کە دیسانەوە خۆمم. ئەگەر بێت و من لە 24 کاتژێرە بە بەردەوامی لە 6 کاتژمێر کەمتر بخەوم چی ڕۆدا؟ لە ناو مێشکمە چیە بێت؟ مێشک ئەو بەشەی لەشی مرۆڤە کە تێیدا بیرەوەری هەڵدەگیرێت و هەموو زانیارەکان تۆمارەک بێت. ئەگەر بێت و مرۆڤ کەم بخەوێت ئەوە مێشکی لە تۆمارکردنی زانیارەکاندا ئالاواز دەبێت و ئەو کاتی کە پێویستی بە وەرگرتنەوەی زانیارەکانی ژەبێ ناتوانێت لە قوڵایی مێشکی بهێنێتە دەرەوە. لەبەرەوە کەسانی کە خوێندکارن و ئایانەوێت لە کاتی تاقیکردنەوەکانە بە باشی وەڵام بنەوە کاتێک کە شەوی تاقیکردنەوەیە با باش بخەون چونکە بوار بە مێشکتانێن بۆی کە زانیارەکان ئەو کاتێک کە پێویستانە بهێنە دەرەوە. سەرباریەوە کەمخەوی کاریگەری لەسەر مێشک هەیە بە تێکدانی مەزاجی مرۆڤ یان بە تێکدانی جەوی مرۆڤ ئەو بابەتی کە بابەتی ئەڵقەی پێشووی بەرنامەی چارە بوو. ئەوانێک کەمتر دەخەون کەمتر جەویان هەیە لەبەرەوە زیاتر لەبەر مەترسی دڵتەنی و خەمۆکیشدان. سەرباری ئەوانە کەمخەوی کاریگەری لەسەر مێشکی مرۆڤ هەیە بۆ ئەوەی کە ئەگەری توشبوونی مرۆڤ بە جەڵدەی دەماغ زیاد دەکات. لێکۆڵینەوە زانستیەکان ئەویان نیشان داوە ئەو بەڕێزانی کە بە بەردەوامی لە 6 کاتژمێر کەمترە خەون لە شەو ڕۆژێکە ئەوە 4 جار هەتا 5 جار زیاتر لەبەر مەترسی جەڵدەی دەماخان لەو بەڕێزانەی کە 7 هەتاوەکو 8 کاتژمێرە خەون لە 24 کاتژێرە. لەبەرەوە گەر مێشکی خۆتان خۆشەوێ هەوڵبەن باش بخەون. ئەگەر دەوروبەری خۆتان خۆشەوێت وەتانی مەزاجتان باش بێت و دڵتان خۆش بێ هەوڵبەن لە 7 هەتاوەکو 8 کاتژمێر بخەون. کەینە خوارەوە بۆ چاوەکان تەماشای تەنیشتی بکەن ئەو کاتێک کە مرۆڤ باش ناخەوێت ئەو کاتە توانای تەرکیزکردنی کەمە بێتەوە و توانای بینینیشی تێگەچێت. هەتا ئەوانەی کە بە بەردەوامی بێخەون ویان لێدێ هەندێک شتە بینن کە خۆی لە ڕاستیابوونیان نییە. لەبەرەوە ئەو کەسانی کە کەم دەخەون لەبەر تێکچوونی توانای چاویان توانای تەرکیزیان کەم دەبێتەوە و ئەگەری توشبوونیان بە حادیسە یان بە ڕووداوی هاتوچۆ زیاتر دەبێت لە کەسانی تر. ئەمە سەرباریەوەی لەبەرەوەی کە مەزاجیان باش نییە زیاتر لە بەرمەترسی بێتەحملی و شارکردنان. هەر ئەو بەڕێزانەی کە خەویان خراپە ئەگەر بینە سەر دڵ ئەگەری توشبوونی مرۆڤ بە بەرزەفشاری خوێن زیاد ئەکەن لەبەرەوەی کە خەوتن دووبارە سووڕی خوێن بۆ مرۆڤ ڕێک دەخاتەوە. ئەگەر لە دڵ دابەزینە خوارە بۆ کۆئەندامی هەرس بەرەوگەدە و پەنکریاس تێکچوونی خەوی مرۆڤ لەبەرەوەی کە داتاکانی مێشکی مرۆڤ تێگەدات کە وەک دەزان مێشک کۆنتڕۆلی هەموو لەشەکات ئەوە ئەگەری مرۆڤ یان ئەگەری توشبوونی مرۆڤ بە قەڵەوی زیاد دەکات. ئەوانەتان کە ئاتانوێت قەڵەو نەبن هەوڵبن کە باش بخەون و کاتی خەوەکانتان ڕێک بخەن. ئەو دوجار لە کۆتای بەرنامەکە بۆتان باسەکەین کە چۆن چۆنی سەرباریەوەش کەمخەوی ئەگەری توشبوونی مرۆڤ بە جۆری دووەمی شەکرە زیاد دەکات. لەبەرەوەی کە مرۆڤ ئەگەری توشبوونی بە قەڵەویش زیاد دەبێت ئەگەری توشبوونیشی بە جۆری دووەمی شەکرە زیاد دەبێت. سەرباریەوەش ئەو بەڕێزانی کە بۆ خۆیان بەرزەفشاری خوێن و شەکرەیان هەیە کەمخەوی کۆنتڕۆلی نەخۆشیەکەیان زەحمەترەکە. جگە لەمانی کە باسکرا کەمخەوی کاریگەری زۆری هەیە لەسەر کۆئەندامی زاوزەی مرۆڤ و توانای سەررجەییکردن و سەکسکردنی مرۆڤ. ئەو بەڕێزانێکە کەمخەون وزەی پێویستی باشیان نییە بۆ سەررجەییکردن لەگەڵ هاوژینەکانیانە.
هەر لەبەر ئەوەشە کە ئەوترێت باشترین کات بۆ سەررجەییکردن بریتە لە پاش خەوێکی باش لەبەرەوەی کە مرۆڤ پاش خەوەکە دەتوانێت وزەیەکی باش کۆ بکاتەوە سەرباریەوانش کەم خەوی ئەگەری ئەوەی هەیە کە مرۆڤ تووشی کێشەکانی هاوسەنگی یان ڕاوەستان بکات کە ناتوانێت لەبەر کەم تەرکیزی و تێکچوونی توانێت ماسوولکەکانی ناتوانێت بە باشی و بەڕێکی بوەستێت لەبەرەوە ئەگەر خۆتان خۆشەوێ ئەگەر لاشەی خۆتان خۆشە و دەوروبەریشتان خۆشەوێ هەوڵبەن لە 24 کاتژمێرە بەلای کەمەوە 7 هەتا 8 کاتژمێری تەرخان بکەن بۆ خەو